ئەمڕۆ جوتیارانی کەرکووک و جوتیارانی ئامودا لە ڕۆژاوای کوردستان بۆ هەمان کێشە گردبوونەوە کە حکوومەت غەدری لێکردوون لەلایەکی تریشەوە نەخۆشخانەی هیوا تایبەت بە شێرپەنجە لە سلێمانی هەواڵی خۆش و ئاسانکاری بۆ توشبوانی شێرپەنجە هەیە. مان و چەناوڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. کورد لە هەر گۆشەیەکی جیهان و هەر پارچەیەکی کوردستان بێت یەک چارەنووسی هاوبەشیان هەیە. ئەوە تا ئەمڕۆ دووشەممە لە باشوور و ڕۆژاوای کوردستان جوتیارانی کورد دژی یەک جۆرستەمی ئابووری گردبوونەوە. لە کەرکووک جوتیاران قوربانی بڕیارێکی سوودانی ڕەحمەتین کە نرخی تۆنێ گەنمی لە 850,000ەوە بۆ 500,000 دینار دابەزاندووە. ئەمەش ڕەنجی 400,000 دۆنم زەوی بە خەسار دەدات. لە هەمان کاتدا لەو دی و سنوور جوتیارانی ئامودا دژی بڕیارێکی هاوشێوەی حکوومەتی سووریا دەنگیان بەرز کردەوە کە نرخی یەک تۆن گەنمی لە 420 دلارەوە بۆ 350 دلار کەم کردوێتەوە. هەردوو لا بۆ حکوومەتەکانیان یەک داواکاریان هەیە ڕەنجی ساڵێکمان بە فیرۆمەدەن و حەقی ئارەقەی ناوچاوان و ڕەنج و مادووبوونمان بدەنێ. توشبوون بە شێرپەنجە چەندە قورس بێت هەڵوەرینی قژیان قورستر بە تایبەت بۆ خانمان. بەڵام نەخۆشخانەی هیوا لە ڕێکڕینی نۆ ئامێر ئەو کێشەیە چارەسەر دەکات و چیتر توشبوان قژیان ناوەرێت یان ڕێگری دەکات لە هەڵوەرینی قژیان. هەر ئەوەشنا جاران ئەگەر نەخۆشێکی شێرپەنجە بچوایەتە لای پزیشک یان سەردانی دەرەوەی وڵات بکات دەبوایە یەک کۆڵ پشکنین و ئەشیعە و دەرمان لەگەڵ خۆی ببات. بەڵام نەخۆشخانەی هیوا لە هەنگاوێکی نوێدا ئەپێکی دروست کردووە کە کۆتایی بەو کێشەیە دەێنێت و هەرچی وەرەقە و پشکنین و چارەسەرە دەیخاتە ناو مۆبایلێکەوە. بیرتانە ساڵی پار لە نەخۆشخانەی لەدایکبوون و منداڵانی زاخۆ ژنێکی تەمەن 38 ساڵ بە ناوی شیلان ئیسماعیل لە کاتی نەشتەرگەری لە بری خوێنی بیزایید خوێنی ئەیزاییدی پێدرا و دواتر بەهۆیەوە گیانی لەدەستدا. ئەمڕۆ ساڵێک و 18 ڕۆژ تێپەڕیوە کەچی هێشتا کەیسی ئەو ژنە یەکلایی نەبووتەوە کە سوکاری شیلان گردبوونەوە و ناڕزایەتیان لە بەردەم کەمتەرخەمی دادگا پیشاندا. حاجیا سینگولی کە برای هاوسەری شیلانە بە 1964 وت هێشتا هیچ ڕێکارێکی یاسایی بەرامبەر کەمتەرخەمەکان نەگیراوەتە بەر تەنانەت فشار لەسەر ئێمە و دادگاش هەیە بۆیە دادگایەکە بەڕێوە ناچێت و دوا دەکەوێت. پارێزەری دۆسیەکەش بۆ 1964 دڵنیایی دەدات کە هیچ کەمتەرخەمیەکی دادگا لە گۆڕێ نییە. ئەو وتی بە دڵنیاییەوە کەسانی کەمتەرخەم سزای خۆیان وەردەگرن. بەڵام کە سوکاری شیلان ئازاری زۆریان چەشتووە و هەز دەکەن کەیسەکە بەلاڕێدا براوە. ئەوانەی ڕۆژانە قوت و دەبە و تۆزوخۆڵ لەسەر ڕوخساری شار ڕادەماڵن ئەمڕۆ ساتێکی پڕ لە خۆشی و شادیان بۆ ڕەخسێنرا و لە پای کۆششە بێدەنگەکانیان مەراسیمێکی ڕێزلێنان و نیۆڕۆخوانێکی شایستە بۆ ژینگە پارێزان ڕێکخرا. ئەوەی تابلۆکەی جوان کرد ساتەکانی دوای خوانەکە بوو کاتێک دەستکرایە شایی و هەڵپەرکێ. ژینگە پارێزانی سلێمانی بەو پەڕی دڵخۆشیەوە سەرچۆپیان گرت و خەم و ئارەقەی ماندووبوونیان بەدەم مۆسیقاوە ببادا. ئەوەی ئەو شایی و هەڵپەرکێیەی جادەکردەوە لە دڵخۆشەکانی دیکە گروتینی ئەوان بوو بۆ هەڵپەرکێ و هەر بە جلوبەرگی ئیشەکەیانەوە سەرچۆپی و گاوانیان بەست بوو. سەرشتان ڕادەکەشم بۆ هەواڵێکی دیکە بۆ خۆتان دەزانن بەرەبەری جەژنی قوربانە و نزیک بۆتەوە جەژنی قوربان لە جەژنی قوربانیشدا قوربانێکی زۆر لەلایەن خەڵکی هەرێمی کوردستانەوە دەکرێت. ئەمڕۆ تەندروستی هەولێر کۆمەڵی ڕێنمایی بڵاو کردوێتەوە بۆی دوور بن لە نەخۆشی تای خوێنبەربوون توش نەبن بەو نەخۆشی ئەوانەی کە قوربانیەکەن بە خاڵ کەک ڕیس ڕێنمایی بڵاو کردوێتەوە. یەکێک لەوانە بۆ نمونە سەربڕینی ئاژەڵ پێویستە لە شوێنی تایبەت بێ و پزیشکی ڤێتێنەریش بە دیار سەربڕینەکەەوە بێت و لەو ناوەندانەی کە دیاری کراون بۆ سەربڕینی ئاژەڵ لەوێ سەربڕێترێت. خاڵێکی دیکە لە کاتی سەربڕیندا پێویستە کەلوپەلی تایبەت بە خۆپارێزی لەو نەخۆشیە بەکار بێنرێ بە نمونە دەستکێش جلی تایبەت قیناع ئەمانە بەکار بێنرێ و خاڵێکی دیکەش ئەوەیە کە بۆ خۆتان دەزان وەک نەریتێک ئەو ماڵی کە قوربانی دەکات خەڵکێکی زۆری خانەوادەکە کۆ دەبنەوە لە دەوری ئەو ئاژەڵی کە سەری دەبڕن ئەم جارەوە قەدەغەیە تەنیا قەسابەکە ئەو کەسەی کە سەری دەبڕێ ئەویش بە خۆپارێزیەوە دەبێت
ئاژەڵەکە سەربڕێ لە لایەکی تریشەوە هەر ڕێنمایی دراوەکە پاشماوەی ئاژەڵەکە جوان بکرێتە علاگەوە هیچ کونێکی تێدا نەبێ پێچرێتەوە ببرێ لە شوێنی تایبەت فڕێ بدرێ هەر ئەوانە نییە کۆمەڵی خاڵی زۆرن ئێوە دەتوانن سەردانی ماڵپەڕی 1964 کەی ئاردی بکەن بۆی کە بیبینن ڕێنمایەکان چێ بۆی دوور بن لە هیچ نەخۆشی و تای خوێنبەربوونی شەڵا هەموو لایەک سەلامەتە بێ ماوەڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک